من خۆم خواردن ئامادەکەم بەم حاڵەوە لەگەڵ خێزانەکەمە خوارد خۆم ئەم ماڵە پاکەکەینەوە بەم حاڵەوە ئەمە سوپاسی خوای میهرەبانی ئەوێ کە ورەیەکی وای داوینە تێ ئێستا ڕەنگە وەزعی من نەزانن ئێستا من هەردوو قاچم ئەلەرزەیە یعنی دڵم بەوە خۆشە ئەگەر بیشکەوم عەرزەکە نەرمە یعنی من سوپاستانەکەم پەشیمان نیم لەوەی کە چاوی خۆم گوێی خۆم تەمەنی خۆم بەخشی بە وشەی کوردی و بە خۆشەویستی کورد و بە خۆشەویستی نیشتیمانەکەم سەربەرزم بەوەی کە کۆمەڵێ سەدان یا هەزاران هاوڕێم هەیە ئەوانە هەموو عاشقی وشەکان من و خۆشیانەوێم و خۆشم ئەوێن یاخوا بەخێر بێن سەر چاواناتن ئەگەر گوڵمان بواە ڕێگای هاتن و گەڕانەوەتانم گوڵبارانە کرد تەمەنتان پڕبەرەکەت ژیانتان پڕبەرەکەت. لە یەکەم ڕۆژی قەدەغی هاتوچۆ تایبەت بە سەرژمێری سەردانی ماڵی شاعیر و نووسەر لەتیف هەڵمەتمان کرد لە دۆخی تەندروستیمان پرسی دوای ئەم بابەتەی 1964 بەڕێز شاه عوسمان جێگری پارێزگای سلێمانی بڕیاریدا سەردانی مامۆستا بکە ئەمڕۆ بۆی کە هەم وەکو بەسەرکردنەوەیەک هەم وەکوی ئاگادار بن لە ڕەوشی تەندروستی کاکشاهۆ ئەمڕۆ سەردانی مامۆستاتان کردووە چۆن هەماهەنگی لەگەڵ مامۆستایەکەن چۆن وە ئەکەن کە هاوکاری مامۆستا بن. سپاس من زۆر سپاسی مامۆستاکەم برای گەورەمان مامۆستامان شاکاری شارەکەمان بۆ پێشوازیە و ئەمە ئەرکمانە ئێمە و ئومێدەوارین بتوانین لە داهاتوو لە ئاستی ئەو ئەرکانابین کە لەسەر شارمانە یەکێک لەوانە بەسەرکردنەوەی نووسەر و بەسەرکردنەوەی شاعیر و بەسەرکردنەوەی مامۆستا کۆنەکانی شاری سلێمانی و بەسەرکردنەوەی هەموو ئەو توێژانەی کە خزمەتیان بە هونەری کوردی و بە نووسینی کوردی و بە هۆنراوەی کوردی و بە مێژووی کورد کردووەوە خزمەتیان بەم شارە کردووە لە هەر یەکێ لە بوارەکان دیارە بوارەکان زۆرن ینی ئێمە بگەر بە هەمووی بڵێن و هەمووی ئاماژە پێ بدەین وەک مامۆستا و هاوشێوەکانی مامۆستا لەخوا بەزیای بە شاری سلێمانی خاوەنی ئەم پیاوە جوانانەیە کە لەگەڵمان ماونەتەوە بەداخەوە بۆوانەی کە بەجێیان هێشتوین بەڵام لە دوای خۆیان ئەوەندەیان شت بۆ بەجێهێشتوین کە هەمیشە ئێمە پێی سەربەرز بین شاری سلێمانی پێی سەربەرز بێ. مامۆستا گیان ئەمێ سەرتاوەک پرسم کە تەندروستی چۆن ئێستا وتە 2 مانگە نەهاتوومەتە دەرەوە تەندروستی و چۆن من وەڵی 4-5 ساڵە بە گۆچان ئەڕۆم ئیتر من لەوا بزانم لە 2013شەوە نەچووم بۆ دکتۆر و ڕەنگە هۆکاریشی هەبوو بێ من یعنی ئەوە حاڵەکەم بووە جاری وا هەیە تا بەیانی نەنووست و چووم بۆ لای دکتۆر و توێتی هیچ نییە ئاخر من خۆم ئەزانم هیچمە کاتی خۆی پێش 2013 سەردانی تاران و کرماشانیشم کرد لەوێ شتێکیان پێوتم جۆرە نەخۆشیێکیان تیا دۆزیمەوە کە لێدانی دڵ و ئەوانم زیادە و زەختم هەیە و با بڵێن خوێنم زۆرە بێ و بەڵام شتی ڕئیسی کە فەقەرات بوو یعنی ئەوە ئەم جارە یعنی دکتۆر پێی وتم وتی ئەگەر عەمەلیاتیشی کەم هەر ئەبێ بە گۆچان بڕۆی ئێوتم وڵا کە هەر بە گۆچان بڕۆم عەمەلیاتی ناکەم زیاتر فەقەرات و زەخت و چاویشم هی خوێندنەوە ئەو شتانەیە ئیتر لاواز بووە و کز بووە و فەقەرات یاوێتی لە قاچ و ئەوانم یعنی تا ئیستا 2-3 جار کەوتوم بەڵام سپاس بۆ خوا نەخۆشی نەیتوانیەوە بێورم بکە و وام لێ بکە نەتوانم بخوێنمەوە و بنووسمەوە واتوان بڵێم لە فەیسبووکە چالاکترین با بڵێن کەس و نووسەرم یعنی جاری وایە هەفتەیەک لەسەر یەک شتی نوێ بڵاوەکەمەوە وەکو چاپیش لەسەر ئەرکی خۆم هەرچەند موچەیەک درابێ بەشێکی خستووە تەلاوە و توانیومە کتێب چاپکەم و ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم نەخۆشیێمە ڕەنگە 15 تا 20 کتێبێکی گەورە و بچووکم
چاپ کرد بێ ئەمەش مای شانازیە بۆ من کە بەم نەخۆشیەوە بتوانم من نەکەر خۆم نەخۆشم خێزانیشم نەخۆشە و تازە لە نەخۆشی سەرەتان ڕزگاری بووە و یعنی بەڕێز دکتۆرە یا هاژە بوو یا لاڤە تەقریب دو راپۆرتی ئەوەیە کە نەخۆشەکەی تیانەماوە بەڵام ئەوی ژۆک من ئێسقانەکانی لاواز بووە و بە هەنێجار بە گۆچانە ڕوات من لە ماڵێکم ئاوا وەزعم وا بێ دوو کەس نەخۆش بێ من خۆم خواردن ئامادەکەم بەم حاڵەوە لەگەڵ خێزانەکەمە خوارد خۆم ئەم ماڵە پاکەکەینەوە بەم حاڵەوە ئەمە سوپاسی خوای میهرەبانی ئەوێ کە ورەیەکی وای داوینە تێ ئێستا ڕەنگە وەزعی من نەزان ئێستا من هەردوو قاچم ئەلەرزێ یعنی دڵم بەوە خۆشە ئەگەر بیشکەوم عەرزەکە نەرمە یعنی من سوپاستانەکەم پەشیمان نیم لەوەی کە چاوی خۆم گوێی خۆم تەمەنی خۆم بەخشی بە وشەی کوردی و بە خۆشەویستی کورد و بە خۆشەویستی نیشتیمانەکەم سەربەرزم بەوەی کە کۆمەڵێ سەدان یا هەزاران هاوڕێم هەیە ئەوانە هەموو عاشقی وشەکان من و خۆشیانەوێم و خۆشم ئەوێن یاخوا بەخێر بێن سەر چاوە ناتن ئەگەر گوڵمان بواە ڕێگای هاتن و گەڕانەوەتانم گوڵبارانە کرد تەمەنتان پڕبەرەکەت ژیانتان پڕبەرەکەت ئیشەڵڵا و پشت بەخوای گەورە هەموو نووسەرانی و با بڵێن هونەرمەندان و کەسایەتیە دیارەکانەوانەی خزمەتی وشەی کوردی و خزمەتی نیشتیمانیان کردووە ئینشاءڵڵا بتوانن بەسەریان بکەنەوە و ڕێزم هەیە بۆ هەمووتان کە هاتوون ماندوو بوون ڕێگای دوورتان بڕێوە ڕەنگە ئیشتانە بێ یاخوا بەخێر بێن سەر چاواناتن خۆشحاڵ بووم بە دیدارتان.